România meia, Pakistan meia. سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویست و هێژا ئەمڕۆیش هاتوین بۆ سنووری گەرمیان بۆ گوندی ئاشتی کە تاقە ماڵێکی تایە ئەو تاقە ماڵەشی مامۆستای مەقامبێژ و مەقامزان و دەنگخۆش مامۆستا ڕەمەزانی گەرمیانی بفەرمونون با ئەمڕۆژ لەگەڵ مامۆستایابی سەلام عەلەیکم مامۆستایگیان باشیش کرد ئەزیەتین ئەمڕۆ عەزمان کرد لەگەڵ جنابتا بین و ژیانی مامۆستا ڕەمەزان شانی ئەم بینەرانە جوانانەمان بین بزانین مامۆستا ڕەمەزان چۆن ئەژیت. زۆر سپاسانەکەم هاتنتان جێگای ڕێز و خۆشەویستیە بۆ من پێی سەربەرز بووم کە ئێوە وەکو گوڵ بە جوانی بە خەندەوە ئەمڕۆ هاتن بۆ ئێرە و کەوا من بەسەر ئەکەنەوە ئەمە جێگای فەقر و شانازیە بۆ من سوپاسانەکەم. مامۆستاگیان زۆر سپاس کە ئێمە بە میوانی خۆ قبوڵ کرد. چاوی منن بەخێر بن سەر چاو بژیت تامان شوێنەکە زۆر خۆشە جەویکی خۆش پاجوان و پاک ئەمە وڵاتی خۆتانە لێرە بووی با بڵین ئەم شوێنە کە هەڵە بژاردووە شوێنی باو و باپیر و زەیدی خۆتە یان نە کۆچە کردووە بۆ ئێرە. قوربان بەڵێ ئێمە دیارە بڵێن باو و باپیرمان لەم وڵاتە ژیاوە لەم خاک وڵاتەیە کە تۆی بینیت ئەم ئەرزەیش کە منی سا بەڵێن ئەم خانوون تیا کردووە کە هەنێ ئاژەڵ و شتم بۆ خۆم تیا خڕ کردووە ئەمە ئەرزی خۆمانە هەر بەدەست باو و باپیرمانەوە بۆ اینجا ئێمە پێشێڵێن تاپۆیشمان هەیە تاپۆی ئەم ئەرزەیشمان هەیە و پێشتر ئاگام لێ بوو خەریکی دەوام و شت بووی چی بوو لە پڕ دەسێ کرد بە ئاژەڵداری و گوندنشینی لەبەر بژێوی ژیان ماڵ و مناڵ کە من دەسەر خێزانم جگە هیچ بژێوەیەکی ژیانمان نەبوو هیچ سەرچاوەیەکمان نەبوو هیچ داهاتێکمان نەبوو من ناچار بووم بەوەی کە خۆم بخەمە عازابە و کاری هونەری بەڕاستی فەرامۆش بکەم و لە هونەر دوور کەومەوە ئێرەم هەڵبژار بینا بە خاتر چاو ئەم مناڵە گەشانە و بژێوی ژیانی خۆمان یعنی کاڵی لە هونەر دوور بکەومەوە بەنیاز نیت بەردەوام بی لەسەر مەقامتن دڵ ئێشاوە چییە مەسەلەکە دڵئێشان شتێک نییە من دڵم لێ ئێشابێ بەڕاستی وەکو خۆی بڵێن ئێمە وەکو نەتەوەی کورد زۆر ناوی گەورەمان لە خۆمان ناوە بەڵام بەداخەوە ئەمانە هەمووی هەر قسەی سەرزارە هیچی نەخراوەتە سەر کتاب هیچی نەخراوەتە سەر مێژوو مێژوویەکی واقعمان نییە ئێمە بە کورد ئیساکە دەمەکەی تۆز تەلەڤیزۆن سیر بکە ئاڵای کوردستان ئەگەشێتەوە حکومەتین و هەموو شتێکین بەڵام شتێکە بەس پەردەپۆش کراوە ناوەڕۆکێکی نییە ڕاستەکە ئەگەر من هونەرمەندێ مانگی 500,000 دینار با بڵێ من خۆم هیچم ناوێ هەزارەها هونەرمەند گەنج و بەتواناوە هەزارەها گەنج
30,000 زیاتر منەڵێم سی تۆ بڵێ 50 100,000 تەلەبەمانەیە تەخەڕوجی کردووە هەمووی خاوەن زمانە هەمووی خاوەن شەهادەیە هەمووی لە بەشەکانە ڕاستە هەر هەمووی دا نەمەزراوە هەر هەمووی تەرتە وەرتە بووە دابش بووە بەسەر ئەم وڵاتانەوە ڕۆژانە لە بەحرەکانە بە کۆمەڵ گەنجی ئێمە خنکێت کۆچەکە نازانی باسی چی بکەیت کارە ساتە لەم وڵاتەیە بێنە بە قوربانی بە بێن ئای دەستە خۆش بێ ماشەڵڵا ئێستا با بڵی مرتاحی لێرەیە وەکو خۆی پیشەکەیشە پیشەیەکی مقدسەوەی بەڕاستی ئاژەڵداری و بەخێوکردنی ئاژەڵ و ئەمانە پیشەیەکی ڕەسەنی کوردەواری ینی لە کوردستانە یەکەم ئێنەوەیە کە تۆ ئاژەڵداری بکەی لەم شاخانەیە هەر کورد بە ئاژەڵداری خۆی بەخێو کردووە و هێن بووە چونکو سەخت بووە شاخ بووە نەیانتوانیوە ئەوە بکەن یاخوا بەخێربی باشیش یاخوا بەخێربی باشیش کوماری نەبی خێربێ خاک برایم بێ ئیتر هەر خەریکی ئەوە بوون لەگەڵ ئەوەشە یەکی وەکو جنابەکە مەقامەڵیتەوە ئەمەش زۆر زەرورە بۆ وڵاتی ئێمە ئێمە مامۆستایەک قسێکی جوانی کرد ڕۆژێکیانە وتی دایان وتی کورد ئەگەر هەتا ئێستا وەکو خۆی ماوەتەوە هی گۆرانیەکانیەتی ئی مەقامەکانیەتی ئەگینە دەبێک بوو ئەویش ئەگۆڕابوو بە عەرەبی من لەگەڵ یان بەڕاستی حقەتە بەحقەت منش قەناعەتم وایە تەنها کورد ئەوەی کە بەدەستێەوە مابوو هونەرەکە بوو کولتورەکەی بوو با بڵێ کە موسیقا هونەریش بەشێکە لە کولتوری کوردی کولتوری خۆی ئەگەر دنیا وڵات میلەت نەتەوە دابەشکەیت بەڕەهی من 4 پایەیە یەکێ لە پایە هەرە گرنگەکانی هونەرە چونکم هەچ میلەتی هەز نەتەوەیە هونەری نەبوو نەقسێکی زۆر گەورە هەیە و ئینم بەڵام ئێمە بە ئەکسی نەتەوەکانی ترەوە پلەی پایی هونەرەکەمان لە هەموو پایەکان بەقووەتر بووە هەتاکو و ئیستاکەی شپێوە و ئەیشتوانم بڵێم لە ڕووی ڕێزمانی کوردیەوە چونکم ئێمە 4 دەورمان تۆ بتە عارەب تورک فارس ئەم نەتەوانە بەردەوام هەوڵیان ناوە بووە کەساریان لە کاراوە بۆ نەمانی ئێمە بۆ سەرکزی نەتەوەی کورد بۆ تێکدانی ئەو زمانە ئێمە کاڵین کورد هەندێشتی بەهای جوانمانەیە کە لەوەیە کا با بڵین زاراوەکەمان کوردین و بە کوردی ئەدوین جگە لە کوردیش دیش نەتەوەیەتر بەم زاراوە نات کورەجا فرەزاراوە فەرەدین ئەمە یەک خاڵی دووەم جلو کەلوپەلە ئەو کەلوپەل و شەرواڵ و قات و مراخانی و فەرەنجی و کڵاش و با بڵین باو باپیرمان بەکاریان هاوردووە ئەمەش دەوری خۆیە بینێ ئەتوانم بڵێم وەکو زاراوەکە وەکو کورد وەکو ڕێزمانی کوردی هەرە پایی گەورەی هونەر بووە هێشتێتەوە ئەدەبیاتەکەی ئەدەبیاتەکەی هونەر بوو شعرەکان بەیتەکان بەڵێ ئەم هەموو چیرۆکە شعرەکان بەرزانە ئەم چیرۆکە جوانانە نووسراوە ئەم هەموو نازانی بڵین زۆرە قەرەباڵغە ماشەڵا لەوەیە ئەوەنە دەوڵەمەنین وەکو باخ و بێشەیەک وایە لە حەد شوێنێکەوە بچیتە ناوێەوە پڕە لە گوڵ و گوڵزار و میوە و بەرەکەتی جوان کەواتە خۆزگەم بە کورد و کوردستان یعنی خۆزگەم بەو کەسێک کە لە کوردستان ئاژی بەڵام بە نەو هونەریەکەی ئارە وەڵا بە حەقەت کوردستان خوا بەخێری کاکە برایە ئەفو خەریکی مناقشە بووین لەگەڵ مامۆستایە بەڕێزی سپاس دەکەین چۆنە سەرداری مامۆستاکەی تۆ ڕۆژانە وەڵا ئەم مامۆستا تەبعەن خۆشەویستی هەمووانە ماوەی لەمەوە پێش لەگەڵ کاک ئەحسان زیرەک و چەند برادرێک کە سەردانی ئەم پیاوە بەڕێزەمان کرد کاتێ تەماشام کرد کە نیشتمانەکەی بەڕاستی وەکو دڵی ڕازاوە نییە منیش لە وەکو ئەرچێکی برایەتی وەکو ئەرچێکە ئەو
لایەنەی ئەو پیاوە پڕکەم هەر نمونەت زۆر بێ کاکە زۆر بدەین. سپاسەکەم لە قەرە حەسەنی ڕەنگین و سەرسەوزەوە کۆمەڵێک دار و درەختی جوانم وەکو هەدیەیەکی بچکۆلانە بۆ ئەم پیاوە بەڕێزە هێنا دەستە خۆش پێم خۆش بوو ئەم نیشتەنە بچووکەی خۆشی وەکو دڵی جوان و ڕازاوە بێت. ئینشاڵڵا ئەبێت ئینشاڵڵا ئەم جارەکەیتر هاتم سەخان و بەجڕاردەوە تاوی چونکو دەستە پێ کردووە چونکو ئینسانێکی ناسک و جوان و ڕۆحسووکی بەڕاستی خەڵک خۆشیەویت دیارە خزم و کەسوکاریش خۆشیەویت ئینشاڵڵا ئەم تاقە ماڵە و ئەبێ بە سەماڵ ئینشاءڵڵا هەروە بووە هەموو گوندێک لە یەکەوە دەسی پێ یەکێوە دەستی پێکردەوە ئەرێوەڵا ئەی مامۆساگیان چۆن کەوتیتە دنیای هونەر و مەقاموتنەوە چۆن هەستێ کرد شتێک هەیە لە دەرونی تۆیە کە ئەتوانی پەروەردەی بکەی بگەڕێنەوە بۆ سەرەتا من هەر لە ساڵەکانی هەشتاکانەوە ساڵی 1970ەوە واتوانم بڵێم پێشتریش بەڵام من لەم ناوچەیاوردەوەدا کە دەرکەوتم لە دوای ساڵی هەشتاوە بۆ بڵێن لە ساڵەکانی هەشتایە خولیای هونەر و گۆرانی بووم و میوەکە بخۆجا بڕۆ کاکە برێن یادێ کاک برێن بەڵێ دەستم بەکاری هونەری کرد ئەو سەردەما لە چەمچەماڵ لەگەڵ کۆمەڵێک گەنجی جوانی خوێنگەرمی کورتپەروەری ئەو سەردەمەیە ئەمە هەشتاکان با بڵێن هەشتاکان چەندی هەشتا چه ساڵێکی هەشتا با بڵێن من لە هەشتاوە دەستم پێکرد لە ساڵی هەشتا و پێنج هەشتا و پێنج هەشتا و شەش ئەلێرە گروپێکماندا مەزران لە چەمچەماڵ بە ناوی کۆمەڵەی هونەرە جوانەکانی بەشی چەمچەماڵە بەڵێ ئەو گروپە سێ بەشی لە خۆ گردبوو تەمەنە چەند بووە ئەو کاتە مامۆستا من ماوالێ 63 ئەو کاتە تەمەنم هەر 20 شتێک بووە 23 ساڵ بڕا حەقی با بڵێ ئیتر سەرەتای گەنجی و جوانی و ئەو شەوق و زەوقی نانە سێ بەشی لە خۆ گرت بوو بەشێک بەشی مۆسیقا بەشێک کاری شانۆیی بەشێکیش شێوەکاری ئەم سێ بەشەی ئەو گروپە لە خۆی گرت بوو بەڵام بەڕاستی کۆمەڵێک گەنجی جوانی بەهرەمەندی نیشتیمان پەروەری ئەو سەردەما کۆبوو بووینەوە بازنەیەکی جوانمان بە خۆمان دروست کرده بوو تا ساڵی 89 بەردەوام بووین ئەو کاتا بۆیە زۆر مراجعەت بە حکومەتی ئەو سەردەمە بکردایە بەڵێ بە ڕەسمی مەجای پێت نادا تا ساڵی 1970 بە ڕەسمی مەجالیدا ئێمە شەرعێتمان وەرگرت ئەو گروپە کارمانە کرد لە کوردستانە بەڵێ بەڵێ وەکو مامۆستا و هەبووە کە فێری ئەم مەقامانەوە بکە چۆن فێری مەقام بووی بەڵێ خۆ ڕۆشتی بە دوایە من بەداخەوە مامۆستا عەلی مەردانم یەک جابینیوە خۆزگەم بەخۆی ئەو یەکجارش نەما یەک جابینیمە زۆر ئەختیار بوو ئەو کاتێش من لە تەمەنم تەقریبن لە دەور 16 ساڵ 17 ساڵ ئەو کاتە بوو بەڵێ ئیتر بەڕاستی حەزم لە گۆرانی شتە بوو بەڵام ئەو سەردەمە شەرم و شۆ و حساب وا بوو ئێمە نەمانتوانی بەڕاستی نکەین مامۆستا عەلی مەردانمان زۆر بە جوانی زۆر بە گەورەی سەیرە کرد بەڵام لەگەڵ مامۆستا حوسێن عەلیە چەند جارێک دانیشتوینە بەیەکەوە تەبی ئەمانە هەمووی بووەتە بنەما بۆ هونەرەکەی من بەڵێ کە گۆرانی و تۆ گوێم لێ بووە لەگەڵ سڵاح داودێ ڕەحمەتیە زۆر تێکەڵیمان هەبوو هەموو شۆمان هەبوو ئیسەر لەگەلێ جێگا بەڵێ پێمەڵێن کاکەرە تۆ بنەماڵی داودەکانی ئەڵمی شەکەمە گاڵتاڵم لەگەڵ سڵاح داودەیە ئامۆزای
بەڵام لەگەڵ سڵاح داودەی ڕەحمەتیا غەرقی ڕەحمەت بنەمانە زۆر دانیشتمە سڵاح داودە پیاوێکی زۆر دەنگخۆش بوو وەرە دانیشا لێ باوێکی زۆر دەنگخۆش بوو دەنگێکی پاک و جوانیە بوو حوسێن عەلی هەرین کاری لێ ناکرا بە حەقەت ئەمانە بوونە بنەمایە بۆ ئەینا خۆ ئینسان سەرەتا کە دەست پێکامەش وەکۆ و خەڵکە زیاتر گۆرانیەکانم زەرد و سوور و کوڕ و کاڵ بوو بە حوکمی تەمەنەکەی خۆم بەڵام بە وردە وردە ئەوەندەی کە لە هونەر تێگەیشتم زانیم زۆر گەورەتر و قوڵترە لەو باب زۆر گەورەترە ئیستەیش هیوادارم لەو دەریایە من دڵۆ پێ بم بەس باوەڕ ڕانە زیاتریشی لە دڵۆ ئەمانە بوونە سەرچاوەیەک بۆ من پەنام برد بۆ مقامات زانیم مقامات وەکو چۆنەڵێ بەردی بناغەی بینایەکە هونەرێکە هونەرە هەچ کەسێ ئەگەر ئیستا من بەڕێی من ئەگەر لێم بپرسن ئەڵێم هونەرمەند تا تەمەنی نەگاتە 35-40 ساڵ ناتوانێ مقام بخوێنێت وەلە مقامیش تێ ناگات ئەمە ڕەهی منە ڕاستە وایە چونکو دەنگ نەنە چونکو دەنگ خۆی مامۆستا دەنگی ئینسان مرۆڤ خۆی با بڵین ئەو شتانەی کە خوێندومانەوە عیلم باسیەکاتەوانە ئەڵێ لە 35-40 ناگۆڕێت شوێنی خۆی ئەگرێت تەواو هەتا ئەو تەمەنە قابلی گۆڕینە هەتا ئەو تەمەنە دەنگ قابلی گۆڕینە وایە ئەوە ڕەهی منە داوای لێبردنەکەم کامە خۆ ئینسانیش کورە بایمەش ئازاد من قەیچێک ئاگە تۆزێ کرد زیاد ڕێوی بکەس دڵی لە تۆ نایێژەکەمە نەبێت داوای لێبردنەکەم لەوەی کە گوێی لێبوویانەتێ ئەوە حەقە دوایە بەڕێی من مقام هونەرمەند کە ویستی گۆرانی بڵێت ئەبێت و سێ بەهرەی زۆر جوانی تیا بێ و مقام بێژ بێت مقام ناز بێ مقام زانیش بێت ئەبێ ئەم سێ بەشە خوێندنەوەی تەواوی بۆ کرد بێت تەواو قاڵ بوو بێتەوە لەم سێ بەشەیە چونکو مقام بێش ئەوەیە کە تەنها ئەیرەی تەینا ئەیرەی مقام ناس کە کەسێک گو پیاوێ وەک جەنابەت من مقامێکە خوێنم لێم ئەپرسێ ئەڵێم ئەوە فڵان مقامە مقام زانیش ئەو کەسەیە کە بتوانێت لەسەر بەهرەی دەنگی خۆی ئەم مقامە هەماوێنە نەهاوەندە حیجازە بەیاتە سێگایە دەشتە ڕاستە ڕەزە هەرچێکێ لە مقامەکانە بتوانێ یاری تیا بکە جوانکاری و شیرینکاری تیا بکە بەڕای من مقام با بڵین قاڵبێکە سنوورێکی بۆ دیاری کراوە کولی مقامێ سنووری خۆی هەیە ئەمە تەشبیات نەبێ ئەمە ئەڵێن ئەمە سنووری مقامەکەیە بەڵام من جا نەجارێ لەنا ئەم مقامەیە ئەخوێن دەرەچی یاریەکەم بەڵام ئەلێرەوە دەنوکێکە بەم پرتەقاڵێ تێنم بۆ ئێرە ئەم ناخەمە دەرەوە ئەو ڕائەکێشم بۆ ئێرە ئەمانە ئەبێتە هۆی کە ئەڵێ مقامزان ئەمە زانایەکە ئەلویا دەورە بینێت تەحویلاتەکە چۆن بکەی کە تاسی لەسەر مەقامە ڕئیسیەکە نەکات ڕاستەکەی وایە نەکات بەڵێ یعنی وەکو مامۆستایەکی تایبەتە نەبوو بڵێ ڕەمەزان تۆ ئەبێ ئەمە بەم شێوەیە بڵیت تۆ خۆ وەرەگرت من زیاتر خۆم وەرم گرەوە بەڵام ئەو سەردەمەش من بەڕاستی زۆر گەڕاوم ئێمە لەو شاخی دەربەنا بەم دیوە پێمانەڵێن گەرمیان ڕاستەکەی بەڵام ئێمەش خۆشمان لەو کە لە بەو دیوارڵێن گەرمیان قوریایەتی گەرمیان ئەکەوێتە لای خوار کەرکووک و دووس و کەفری و ئەو منتیقەیەوە حتا گەرمیانی دەشتی گەرمەسێر حتا ئەچێتە خانەقین و گوڵاڵا کە ئیساکە بڵێن زەمن ناوەکەی گۆڕی بوو بە جەلەولا بڵێ ئەمە ئەوە گەرمیانی تەخت ئەوێ
ئەم دیوی کە تێتە ئەم دیوا کە چاڵ و نشێ و شتێ پێ ئەمە گەرمیانی سەختە گەرمیانی تەخت گەرمیانی سەخت من سەردەمی خۆشی زۆر گەڕاوم هەر لە کەرکووکەوە ئاخر کەرکووک منبعی مقامات بووە بەڵێ مامۆستاکانی کۆ کردوێتەوە مامۆستاکانی کۆ کردوێتەوە بە حکمی ئەوەی کە مۆسیقیتیا بوو هەچەندێ داوای لێبر نەکەین مامۆستا عەلیمەردان چەندێک کە خاوەن ئەو دەریایەک هونەر و ئەدەب و گۆرانی شتی جوانی بۆ نەتەوەکە بەجێش بەڵام کاتێک کە گوێگری زۆربەی عاسفەکانی عارەب بەداخەوە عاسفەکەن لەگەڵیان بەڵام دەوڵەمەنی کەرکووک لای من شتێ تریش تەئسیری هەیە بۆ کاری هونەریەکەی بە تایبەتی بۆ مقامەکان سێ نەتەوەی تیا ژیاوە بڵێن نەتەوەی کورد عارەب تورکمان ئەم سێنەتەوە بە یەکەوە کاریان کردووە بووەتە هۆی دەوڵەمەنی بۆ کاری هونەریەکەیش بۆ کاری هونەریشیان بۆتە هۆی دەوڵەمەنی بەڵێ لەبواری کولتورەوەمانە تێکەڵ بوون و هێن تێکەڵ بوون و اینجا منش کە بڵێن وەکو خۆم گوێم گردووە بەڵێن مامۆ یەکێک لەوانە مامۆستا شکورخایاتمان هەیە ئەوەی سەتەمەنی ڕۆیشتە مامۆستا شکورخایات خاوەن دەنگە زۆر داوای لێبردنەکەم باسی شتی تری ناکەم بەڵام وەکو دەنگەکەی من زۆر لێ ڕازیم وەکو دەنگ ئەگەر سەردەمی خۆی لە ساڵەکانی 60 و 70کانە لە ناو گروپێکی مۆسیقای جوانە بواە دەوروبەرەکەی داوای لێبردنەکەم ئێمە هەمومان عەشایەرین هەمومان کە باوک و باپیرمان عەشایر بوو بەڵام عەشایەری بەشی هونەرەکەی ڕۆشنبیر و ئەوە من ئیستا ئەمتوانی بڵێم منیش خاوەن سەیە لێزغەری کوردستانیم کە ئەوی شکر خەیاتە لە گەرمیان بەڵام بەداخەوە ئیمکانیاتی نەبووە چواردەوەرێکی ڕۆژ هیچی بۆ نەکرا ئەو دەنگە کاتی خۆی نەخرایە سەر قەوان زەپت نەکرا لە ناو سافۆنیای مۆسیقای گەورەیە ئیستودۆی گەورەیە گروپی مۆسیقای گەورەیە کاری بە قووەتی بۆ نەکرا ئەو دەنگەیشی کە زەبزەبەیە ئیتر حەزەکەی گوێت لێبێ بەداخەوەی سیاویش تەمەنی ڕۆشتووە تەمەنی اختیار بووە زۆر گۆرانی بێشە بۆ لە وڵاتەیە مفتەمانە بۆ لەم گەرمانە ژیاوە داخم لە کارەساتی ئەنفالاتیا چوو پیاوێکی زۆر دەنگخۆش بووە من ئەو پیاوە بە خزمەتی نەگەیشتمە بەس بیستومە کە ئاوا شارەزایی لە مقامات بووە کێ؟ ناوی مفتە بووە مفتە خەڵکی کوێ بوو؟ خەڵک ئەم گەرمیانە بۆ بڵێن دەور قارکەرم و شێخانە ئەو منتیقەیە بزەبن نازانم دەیەکان چی دەیەکە بڵێ وڵای خۆ کەسی وامان زۆر هەبووە بەداخەوە چونکو ئێمە دایمە کورد کێشەی دوژمنی هەبووە دوژمنەکان چواردەوری گرتوین نیان هێشتووە ئیتر ئەوەیش کە دەسەڵاتی هەبووە لە کورد و کوردستانە هەر سەرخاڵی شەڕ بووە ئەو سەردەمەش وەکو ئێستا نییە مامۆستا ڕەمەزان تۆ ڕەنگە بۆ گوێگرتنی یەک مەقام 3 ڕۆژ بە پێ ڕۆشت بیتی بەس ئێستا ئیمکانیاتەکە ماشەڵڵا زۆرە گەنجەکان دەتوانن بە ئاسانی دەستی پێ زۆر ئێستا ئێمە ئەو سەردەما بەڵێ وەکو جەنابەت فەرمووی ئێمە ئێستا میمۆریەک ئەوە نەیە تێگەشتی هەموو مەقامەکانی تیاکە گوێی لێ بگرە بەڵام لە کاتی ئێمەیە ئەوە نەبوو ئەو ئیمکانیەتە نەبوو ئەبوایە بڕۆشتی تایە وایە ڕاست من چوومە بۆ کەلار بۆ کفری چوومە بۆ خانەقین بۆ دووس بۆ تازە خوورماتوو بۆ کەرکووک چوومەتە دەشتی کۆی ئاخە دەشتی کۆی شێب لە بیر مامۆستا تایر تۆفیقیش ئەو بەشەی گردە بۆ خۆی قوتابخانەیە وای بزەبێت کورە مامۆستای مخابراتمان زۆرە ئەویش پیاوێ بووە لەوانەی کە بەڕاستی مەقامبێژێکی زۆر بەتوانا بووە زۆر بەتوانا بووە مامۆستا تایر تۆفیق مامۆستا زۆر کاتە نەگرین حەزەکەی تۆ خەریکی ئیشوکارە بە مناقشەیە و شتانەی شەکەیم بچین بەسەر ئیشوکارەکانتان بۆیە کە زۆر کاتت نەگرین ئیشەکان ژ دوانەکە فەرموو
ئێمە هەنیشتمان بە غەڵەتاتە خۆی خاوکەر و قەتارە بەڵام ئێمە بە حکمیەوەی خۆشتر تێتە سەرزار من ئەمە لە تەلەڤیزۆن لەگەڵ مامۆستا راوتم پێڵێن قەتار و خاوکەر ئەم قەتار و خاوکەرە دوو مقامە تەواوکەری یەکترین بەیات و حیجازە سەرەتا بەیاتەکە ئەڵێن ئینجا سەر حیجاز اینجا لە ناوچەی گەرمیان ئێمە بازێ جار ئەم بەیاتە نەوتراوە هەر قەتارەکە بەجیاوتراوە پێڵێن بەرزە قەتار حجازی شەباب حیجازە ئێمە پێڵێن بەرزە قەتاری سامە خۆی مقامی قەتار و خاوکەرە لە ڕووی بابەتە هونەرێکەوە بەڵام ئێمە پێڵێن قەتار کە پێڵێن قەتار و خاوکەر دوو ناوە ئەڵاوەیسی بە تەینا بۆ خۆی ناوی مقامێکە نەقەت خەڵک زۆر کا دەڵێ من وتمە کاکە داوای لێ بن غەڵەتە ئەڵاوەیسی بۆ خۆی یەک مقامە مقامی ئەڵاوەیسی سەر چاوەکەیشی ئەوەی کە من بیستومە کورد تۆکو وتمان لەم ناوچە شاخایی و کینە ژیاوە و دایم خەریک کەر و کاروانی و سەفەر و شت بۆ خۆی ئەمە سکەی قیتارمان نەبوو هینمان نەبوو زیاتر بۆ کارەکانی ئەم وڵاتە بەوە چووەتە ڕێوە پیاوێک بە کاروانی ڕۆیشتوونە لە ڕێگا لایەنداوە لەسەر چەم و ئاوێک بە پێی سەردەمی خواتیکێنان و ئەوەیان خواردەی سراحەتیان کردە پشوویەکیانداوە دوایی ڕۆیشتنە کە ڕۆیشتنە پیاوێک لە کاروانەکە بووە لە پێشەوە بیلامانێ بەبان وڵاخێکەوە بووە ناوی وەیسی بووە ناوی وەیسی بووە ئەم وەیسیە چۆن ئیساکە با بڵین خەڵک باسی ئەگەر نەگو خەڵک باسی کە گوێمان لێبێ ئەوانەی کە مامۆستا سەید ئەزغەری کوردستانی خۆی سەید ئەسکەریشە بەڵام ئێمە وا هاتووە سەید ئەزغەری کوردستانی کە ئیسێش گوێمان لێبێ یەکێکەڵێ 12 گۆرانی وتە یەکێکەڵێ 17 یەکێکەڵێ 15 عەلاکولین ئەوەنەی کە گوێمان لێبووە بەر ئێمە کەوتۆکم بە پێی معلوماتی من لە حربی دووەما لە ئیستودۆیەک ئەو کۆمەڵە گۆرانیشی دۆزراوەتەوە ئەو پێش ئەوە وەفاتی کردووە بەڵام کە گوێمان لێ ئەم وەیسێش دەنگێکی بووە لەو بابەتە دەنگانە وەکو جەنابەت معلوماتی هەیە 7 شێوازە دەنگ هەیە چۆن لە 1 و 2 دەست پێکەی ئەوە بابەتی عیلمیەکەی ئێوە عاسف مۆسیقین زیاتر ئەزانن دەنگیش خوێنینی دەنگیش هەر 7 تەبەقەیە 7 تەبەقەی ئێستا بڵێن زۆربەی کات من کە خوێنم لە لا خوێنم جاروای شەیلاکم تێمە خوارەوە لە سۆڵە خوێنم تۆزێ خواردتر وەرتر ئەوردە وەردا هینەکە ئەم پیاوەک کە دەستی ناوەتە بناگوێ و ناوی وەیسی بووە ئەو مەقامەی خوێنیوە پیاوێ تریش وەک جەنابم و جەنابەت لە دووە هەر لەگەڵیا بووە لەو کاروانیە وتێتی ئەڵڵا وەیسی یعنی ئەڵڵا لەم دەنگا ئەڵڵا وەیسی بانگی کردە ئەڵڵا وەیسی بووە بە ئەڵڵا وەیسی من ناتوانم بڵێم لەسەر چی مەقامێ بە جوانی خۆیان بینێ بەس ئەمەیە قسەی مامۆستانەوە قەرەداخەیە بە پێیوتی ڕاستی کە داخڵ بەستەکە بیت زیاتر لە مەقامی ڕاستا خۆیە بینێتەوە بەڵام هەر پەردەیەکی دووسێ مەقامی بۆ خۆی لە خۆ گردووە ئێمە کە سەرەتا دەست پێکەین ئازیزم سماری دڵای نەشادمەی دۆسیای دووروەتایە بلا کەسمەریای کەفتەنایە
ئەمە پەردەی یەکەمێتی دەدی وتمان پەردەی یەکەمی ڕاست ئەمە پەردەی یەکەمێتی بەڵام سیرکە ئەم پەردەمی یەکەمەی ئەبێ حسابی بۆ زۆر لە ڕاستیش ناچێت نا سیۆ بگرە خۆی لە عەجەمەدا آخر وایە بەڵام لە هەمان کاتیشا سیرکە ڕەنگی نەهاوەندیشی ڕەنگی ناوەندی پێوێتی هینیشا بۆنی چوارگایشی لێتێ تۆ سیر ئەم غەریبی ئەم شتەکە کەوتراوە یەکسەر سیرەکەی بزانە ئەچێ بۆ چوارگا ئەمە چوارگا ئێمە پێڕێن چوارگا ئەمەیان چونکەمە ئەگەر گوێمان لێ بێت لە ناو بەستەکانە کە هونەرمەندان خوێنیانە زیاتر ئەمڕۆی کە ئەوە باوە هەمیشیان کەڕ زیاتر ڕێوەکەم ڕێز و حرمەتمەیە بۆ حەسەنی دەرزی چونکە من گۆرانەکە گوێم لێ بووە پێش حەسەنی دەرزیش کە ئابرایەتر هونەرمەندێتر لە ڕۆژهەڵات و توێتی وەتەنەکە ئەو وەتەنیش خۆی لە مقامی چوارگایە بینێتەوە بۆیە ناو ئەو گۆرانێتنم زۆر گۆرانی هەیە لەسەری بەڵام ئەو گۆرانیەکی نەمرە ناسراوە لەسەر کوردستانی گەورە چونکم کە دەست پێکەی وەتەنی گیان و دڵێدایە وەتەنی زەینێ لە مێنمایە سەری بێنرخ و بێمایە لە پێناوی وەتەنێدایە ئەمە تەبەقی دووەمی با بڵین ئەمە تەبەقی ئەمە خۆی ئەتوانی ناوی چوارگاشی لێ بنیت بەڵام هەر ئەچێتە مەقامی ئەڵاوەیسیەکە هەر مقامی ئەڵاوەیسیە ئەمە ئێمە لە ناویە تۆزێک بەرزە بینەوە ئێمە بەم شێوازەیان وەکو یار غەزایی ئالێ گردێگێتە پێڵۆسکێیە هەوارگایەک بەرز چاو جوایانێ ژێی چینایی سوێسکێیە ئەمانە ئەم یارغەزالە ئەمە یارغەزالی ناوچەی گەرمیانە بەڵام یارغەزالەکەی مامۆستا سێلی ئەزغەری کوردستانی ئەو جیاوازترە ئەو شاخیە هینەکەی ئەو کوێستانیە با بڵێن ئەمەی ئێمە گەرمیانیە ئەمە یەکێکە لە مقامەکان ئەم مقامی چوارگا هەر یارغەزالیش هەر چوارگایە ئێمە پێی ئەڵێن چوارگا ئەمانە کشتی خۆیان لە مقامی چوارگا باسمان لە ئەڵاوەیسی کرد ئەڵاوەیسیش ئازیزم ئەمە پەردەی یەکەمێتی حکمت و جوانی ئەم مقامە لە چیە کولی پەردەیەکی ناتوانیت بە تەواوەتی بڵێ ئەمە فڵان مقامە هەر پەردەیەکی سێ و چوار مقامی لە خۆ گردووە زۆر وردەکاری بۆ کراوە زۆر جوارکاری و شیرینکاری بۆ کراوە دوایی بڵێن کە بەرزەبیتەوە ئەچیتە پەردەی دووە دوایی اینجا ئەچیتە پەردەی سێم چەندێ داوای لێبر نەکەم ڕەنگە منی سێ وەکو پێویست ئەو دەنگ و سەدایی جارانم نەما بێت کە ئەچیتە پەردەی دووەمیش زیزانیای زیڕایای قافڵەکای ناریای کۆرپەکایم سادایای تەفڵ و سازایی هاوەغەیار دەنگایای خورشیدێ
ئەمان ئەمان چرپەیە مەلەک نازایی ئاوا ئای ئای وای ئای ییتەوە پەردەی یەکەم تێیتەوە هەموو کاتێک کورد ئەڵێ سەرکەوتن چەند سەر ئەکە گرنگە دابەزینیش ئەوەنەی تر ئەوەندە گرنگە وەک خۆمان چۆن ئەڵێن هەر دەمبەرە ژوورکەیەک دەمبەرە خوارکەی کێشەیە مەقامیش وایە تا چەندێ بە حکم و دەنگ و سەدای خۆت بەرزە بیتەوە ئەڕۆیت گرنگ ئەوەیە ئاگات لەوەش بێ وردەوردە کە تێیتە خوارەوە بگەیرێتەوە سەرەتای دەست پێکردنەکە ئەم مقامە لە ناوچەی گەرمیانە بەعام ئیستەیش لە زۆربەی دێیەکان قەناعەت بکە کە ئەی خوێنین چەدەیان کەڕەت کە من خۆم با بڵێن خوێنیمە گۆرانی بێژ خوێنێتی ئیستەیش خەڵکە تەمەندار و ئەختیار و پیرێژن و شتەکانمان ئەگرین ئەگرین ئەمە ئەگەر گوێ لە هۆنراوەکەیشی بگری هۆنراوەکانیشی زیاتر هۆنراوەی زاراوی ناوچەی گەرمیانە مەلای جەباری شاعیر بووە مەلای جەباری کە لە تاوێربەرز دانیشتووە لە ئەمبان جەباریە مەولەوی ئیتر لێرە و لەوێش تۆش پارچەیە شیعر نووسیە ئەو نووسێتی ئەو نووسێتی ئەمانیش وەکو فۆلکلۆر و کلتوریە لەم ناوچەیە ماوەتەوە ئیستە من و تۆ ئەو بەکارهێنێ ئەم شیعرانەش ئەبێ زۆر وشەکان وشەی جوانی لەگەڵا بوترێ بەداخەوە گوێم لە یەکێ بوو دوو وشەی وتووە بەبەستەوە کوفرە هەموو شتێ لە ژیان ئابێ حەقی پێ بدرێ وایە تەبعاً خاسن ئەگەر کولتور بێ کلتور بێ ئەڵێ سەدەی ئاسیاوچی نە خانەی خەڵوەتەن ماڵ بێ خیارن کش عالم خەفتیان دووس خەوەردارن ئیرادە مێدەن وەی کەوڵ پووسەوە شەوناڵین خوشەن وەلای دووستەوە ئەمە بەبەستە و تێتی بابەگیان ئەم شیعرە جارە حەزەکەم لە ناوەڕۆکی شیعرەکە بکۆڵیتەوە لێی تێ بگەیت بۆ وتراوە چی وتراوە ئەنجا هەستی خۆی اینجا عینەکەی توکم هەندێک شت گوناحە من ئەگەیسە شتێکم نەزانی تۆ پرسیار مقامێک با بڵێن ڕەمەزان گەرمیانی هەن لێرە و لەوێ خەڵکەڵێ ئوستادی مقاماتە بەڵام شتێکیشم پێ بڵێ زۆر ئاسایی بڵێم لەو مقامەیە شارەزاییم نییە یان نازانم چکم ئەم کورد کێشەمانەیە وشەی نازانم وشەیەکی زۆر جوانە بەڵام کورد ئیستاکە پێی عیبە بڵێ نازانم هەموو شتێکە مداخەلا کاتیایە و تایە بەشداریەکە بەڵام سەیرەکە هیچ معلوماتێکشی لەسەری تەبەقە سێمەکە و نەوت تەبەقە سێمە وەڵڵاهی لاکمەکە نا هەر هیچ ناگا زۆر بەرز بیتەوە بەس مەبەستم چیە لەسەر ئەڵاوەیسی ڕۆشتین با تەواویکەین با تەواوی تەبەقەی دووەمیش کەوتمان ئەچێت وتمان تەبەقی دووم ئەچێتە سەرێن مەقامەکە نزیکی ئەوە چوارگا ئەچیتە تەبەقەی سێم اینجا کۆپلێتر بەرزە بێتەوە ئازیزەکەم دخواکەی عزیزای ئەرمانگەنە بووە نەبینایدیم لە سەمای پەشێوان هیلالی شێوەیە ئای ئەبرۆیای تۆیش پێوایان فەڵک ڕۆیە ئەمان ئەمان نەمان ئەمان ئەمان ئەمەیان نەمان ئەمان ئەمەیەوە ئای وای ئای
ناوچەی گەرمیان ئەمە پەردەی سێمی ئەڵاوی سێ بووە دا ئەبەزین ئەلێرە کە کۆتایی پێتێنین پێی ئەڵێن کلیلدان یعنی ئەم شتە لێرە وەکو دەرگایە قفڵە بێ قفڵە کرد کلیلت دا بەس من دیقەتم ما لە پەردەی سێم هاتیتە پەردەی دووەم لە دووەم دابەزیتە یەکەم ئەبێت ئەبێ ناڵێم من ویستم بزانم تەواوە وا هاتە گوێمەوە تەواوە یعنی ئەبێ کە پەردەی سێمەوە دابەزی بۆ پەردەی دووەم لە پەردەی دووەم ئەنجاز دابەزی بۆ پەردەی یەکەم و قفڵەکەیکەی ئامان ئەمان نەمان 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 نەمایان نەمان نەمان نەمایاوە ئەمە لێرە پێڵێن کلیلدان و قوفڵمان کرد دەست خۆش ئەتوانیت مقامەکە بە تاک بخوێنیت ئەلێ لە کلیلی دەی دوایی غەیری شێوازی ئەم مقامەین کەی بەڵام خوێنینی مقام و گۆرانی وایە ئەبێت شارەزایی بە تەختیەکە ئەڕۆین کە هەنگاوت نا شوێن پێکەت وەکو یەک بێ ئەگەر شوێنێک ئەوەنە بەرز بوو هەنگاوت نا تۆ لێوان نەترەیەکەکەی نەترەیەکەی بۆ چاڵەکە کاتێک کە ئەم مقامەت خوێن ئەبێ نەترە نەکەی داخڵ ناو بەستەکە بی ئەمە معنای وایە ئەم بەستە و مقامە تەواوکەری یەکترین چۆن ئەمە نەمان نەمان نەمایان نەمان نەمان نەمایاوە ئەمان لای 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 کەوی گەردن بە قاڵیب گیان 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 کوشمی باوش و منداڵیە بۆ گوڵێکی چواردە ساڵیە لە مقامەکەوتی ئەمە بەستەکەیەتی بەڵام تۆ کاتێ بڵین ئەم مقامەت خوێن ئەمە ئینجا بە حکمی من زیاتر قەنەعەتم بە مامۆستا ئەنوەر قەرەداخیە پیاوێکە لە هونەرا سەرقاڵ بووە زۆر خزمەتی بە گەلی کورد کردووە زۆر بەرزە چوان ئەو وتی زیاتر بە حکمی وشەکان حتاکو لەوێ وشەی ڕاست بەکارێنێ ڕاستەی خیابان بەستەکە مقامی ڕاستە وتی ئەتوانین بڵێن مقامی ئەڵاوێسی زیاتر خۆی لە ناو مقامی ڕاستە ئابینێتەوە زۆر تەبەقەی سێمی با بڵین پەردەی سێمی زۆر بەڕاستەوە نزیک بوو زۆر بەڕاستەوە نزیک بوانە ئێمە مامۆستاگیان ئێمە لە بەداخەوە لە دام و دەستگایەک نەمان خوێنێەوە قوتابخانەیەکمان نەبووە هەروە کە باسیشمان کرد دوژمنیش مەجای نەیەوە بڕین بە دوایەمانە بکەین بە شتێ ئەو دایم بە دارێکەوە بە دیار سەرمان نایڵێ ئێمە ئەمانە کەین بوونە من با بڵێن شێوازی زیاتر سەماعی گوێگرتن ئەم شتانە وەرگدەوە بەڵام دیارە لە ڕووی بابەتی هونەرەکەیەوە شیکردنەوەی بۆ بکرێ زیاترە ئەتوانی جوان بە یعنی بەنۆتە بنووسرێتەوە بە حینجای یەک بە یەک لەسەر هینەکان ڕاست پەنجە دانی بڵێ ئەمە ئاوایە چونکم خۆتەزانی بابەتی نۆتە نووسینەوەیەوە ئەوە دنیایکی ترە دنیایکی ترە ڕاوازان میوانیشمان بۆ میوانمان هادیخوا بەخێر بێنش کاک ئیحسان زیرەکە
عەلەیکم ئەسەلام ئەویش مامۆستا حامیدە یاخوا بەخێر بن. حەسەن گیان چۆنی؟ باشی ئەحواڵی تۆ چۆنە؟ باشی وتمان هەڵسین بڕۆین ئیشم کارەکە تەواوگەین بە ئەڵاوەیزی گرتمانە زانی. اینجا ئەم مقامی ئەڵاوەیسیە ئەگەر جوان بە تەواوەتی بیڵێ ڕەهی من وایە ڕەهی من ئەبێ پەردەی وەرە یەکەم پێشەوە کاکەسانی ئێتیادی ئەبێ پەردەی یەکەم بەڵام بەداخۆی سێمە تەلەڤیزۆنەکان ئەم سەردەمێمە حەزەکەن گۆرانیەک کام تەلەڤیزیۆنە 3 دقە بێ 3 دقە بە مۆسیقا و سینارۆ و گۆرانی و هەموو بابەتەکەی و حەزەکە 3 دقە بۆ 4 دقە بێت. بەڵام کاکە مقامی ئەڵاوەیسی ئەگەر بتەوێ بە تێر و تەسەلی بیخوێنی قەنەعەت بکە خۆی لە 15 دقادا. ڕاستەکە چونکمە بێت تەبەقەی یەکەم 2 دێڕشیعری لەسەر بخوێنی، تەبەقەی دووەم بچیتە 3 دێڕشیعر، تەبەقەی چوارەم 4 دێڕشیعری لەگەڵا بخوێنی. لەم ناوچەی گەرمیانە لە سەردەمی خۆیان وا خوێنراوە واوتراوە. بەڵام ئێستا ئێمە لەگەڵ ئەم پیاوانە ئەم کاک ئیحسان زیرەک ئەوە مامۆستا حامید پیاوێکی جوان عازفە، یەکێکە لەوانە تەمەنەکەی گەنجە سەرەتای تەمەنێتی، بەڵام هونەرەکەی هونەرێکی جوان و گەورەیە. بەڕاستی لای من زۆر خزمەتی بەم ناوچەی گەرمیانە کردووە. ئەوەی ساکە هاتووە بۆ ئێرە یاخوا ئەوانش بەخێر بێن ئێوەش بەخێر بێن. بەڵام لەم ناوچەی گەرمیانەوە کوتم وا خوێنراوە. بەڵام ئێستا ئێمە کای خوێنین لەگەڵ ئەم پیاوانەیە لە بەشی یەکەم 2 دێڕە خوێنین لەسەری، بەشی دووەم 2، بەشی سێم 2. یعنی ئەم بەشی دووەم 3 دێڕە دێڕێکیمان تەرەکردە، بەشی دووەم 4 دێڕە دێڕێتریمان تەرەکردە. لەبەر ئەوەی اینجا بەمەشەوە من خوێنیمە 2-3 جا بۆ تەلەڤیزۆنوانە تەسجیلمان کردووە. ئەم پیاوانەی ئاگادارن تاکوتر ڕەنگە بینی بێتە مامۆستا ئەنوەر قەرەداخی و نیاز نووری و ئیتر زانای مەحمۆژار و کورە کاک خالید و کورە نازام کاکێ کورە کشی کاکە جوانەکانەوە گروپە مۆسیقا جوان لێرە داوای لێبوردن دەکەم چاوە هەمویان ماچەکەم. هێشتان 13 دقەی پێچووە، 13 دقەی پێچووە بە مۆسیقا بۆیمان کردەوە. مەقامێکی زۆر جوانە، مەقامێکی جوانە. ئەمە مەقامی ئەڵاوەیسی بوو کەوتمان خۆی من یەک شتیە مەقامە ئەڵاوەیسی مەز بەدڵە. ئەویش ئێزای چییە؟ تۆزێ قورسە هەموو کەس ناتوانێت سەخەتیکە، هەموو کەس بۆی ناوتری سەخەت نابێ هەرە مێنێ بە جوان. وەڵایی من وەکو مەقامەکاری تر نییە. شتێکت خستەوە بیرم لەگەڵ ئەم پیاوەیە لە ماڵی کاگمەریوانی هەمەوەند دانیشتە بووین. بەڵێ تەلەفۆنێکی بۆم کردوتی حەزەکەم بێ بۆ ئێرە ئەنێ میوانم هاتووە لە سلێمانیەوە ئەو کوڕە جوانە کاتە بوو مامۆستا پەیوەنجاف هاتبوو. وتی ئاوە دانیشتین و دوای ئەوەی کەوا نانوشتمان خواردوتێ وەڵا حەزەکەین شتێکمان بۆ بڵێنەوانە ئیتر بڵێن ئەو خواڵ ناگرێت 2-3 شەتی وت خۆش بوو لای من. منیش زیاتر ئەم لۆرە و مقامانەی ناوچەی گەرمیان دوایی وتیان پرسیاریان لێکوتی کاکە ئەمەی کە کاک ڕەمەزان وتی
بەخوای لەیستەوە تا ساڵێتە بێ دراسی لەسەر بکەی هێشتان پێی ناگەیت. ئەمە زۆر گرانە، وتی زۆر گرانە، زۆر وردەکاری تایە. تاکو پرسیارشیان لێم کردیان ئەی کاک ڕەمەزان مامۆستا پەیوەند چۆن وتم مامۆستا پەیوەند زیاتر لەسەر با بڵێن ڕۆژهەڵاتی کوردستانە خوێنیت زیاتر دوایوتم کورە ڕوونتریش بڵێم زیاتر لەسەر حەزی لە فارس هەیە ئەو دەنگانە. بەڵام بە حەقەت لێرە چاوی ماچەکەم پیاوێکی جوانە، پیاوێکی یعنی هونەرە ئەدەبە بەڕاستی. دەستە خۆش ئەوە مەقامێکیش فێر بووینەوە ڕۆزانی لە تۆ راگەر ئەگەر لێم وەرگرن زیاد ڕێوی نەکەن دوان سیارێت تریشتا پێرێم بەس باسی مەگەن بۆ کەس. با بشین بگەینە ئیش و کارەکانە کاک ڕەمەزانەوە وتمان هەسیم بشین تۆزە ئیشەکانە دوانەکەوێ کەچی فەرموون فەرموون. Ciao,
بینایی کز بواو جاجار ڕێگام لێوێ نابێم جێگای ژێوایانم تێکچواو دڵم مەیلی باگریانم جێگای ژێوایانم تێکچواو دڵم مەیلی باگریانم نەدار سێبارم بۆ دەکاو نەگوڵ بوونی وەگجارانم نەدار سێبارم بۆ دەکاو نەگوڵ بوونی وەگجارانم نسیمی بای ئێوارانم گوڵی باخێم نالارێنێم نسیمی بای ئێوارانم گوڵی باخێم نالارێنێم هەز بە بێزاری ئاکەم و تەنیایی وام خنکێنێم هەز بە بێزاری ئاکەم و تەنیایی وام خنکێنێم دەستەم لارایە لارەیەتی بە گۆچان خۆمدا ئەگرمەوە دەستەم لارایە لارەیەتی و بە گۆچان خۆمدا ئەگرمەوە تەمانی جوانی بەسەر چوو حکومم واتوێمەوە تەمانی جوانی بەسەر چوو حکومم واتوێمەوە چاویلی کەم لایە چاوە چاوێم ڕێگاکان تایم تومانەکەم چاویلی کەم لایە چاوە چاوێم ڕێگاکان تایم تومانەکەم کڕی دووریت لە ناخمدا هۆش و بیرم ئێرانەکەم گڕی دووریت لە ناخمدا هۆش و بیرم ئێرانەکەم تەمەن ئەڕوایە منی ژەستەم بەرەو لاوازیە چێە تەمەن ئەڕوایە منی ژەستەم بەرەو لاوازیە چێە چاوێم بینایی کز بووە و جاجار ڕێگام لێوێ نابێم چاوێم بینایی کز بووە و جار جار ڕێگام لێوێ نەبێ هەر بەخۆشیتانە